بوونەوەی کێشە و ئاڵنگاریەکانی ئەم قۆناغە و ئامادەسازی ڕاستەقینە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لەسەر بنچینەی ستانداردە دیموکراتە نێودەوڵەتیەکان پێک بهێنرێت. هاو نیشتمانیانی خۆشەویست، لەم بارودۆخە هەموارەدا لە بری دانان بە سیاسەتی هەڵە و فەرمانڕەوایی خراپیاندا جارێکی تر پەرلەمانیان کۆ کردەوە بۆ جێبەجێکردنی ئەجێندایەکی حیزبی. ئەگەر دوێنێ بەهۆی بڕیاری سەرڕۆیانەی کەسی و حیزبیەوە گەل و نیشتمانەکەمانیان خستە بەردەم هەڕەشەیەکی گەورەوە، ئەم ڕۆژ لە هەنگاوێکی نادیموکراتیدا کودەتایەکی دیکە بەسەر شەرعیەتدا ئەنجام دەدەن و ماوەی پەرلەمان درێژ دەکەنەوە. ئێمە وەک فراکسیۆنی گۆڕان درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و دامەزراوەکان بۆ بەرژەوەندی حیزبی و کەسی ڕەت دەکەینەوە. ئەم هەوڵە قۆستنەوەی نەبوونی دەستورە و پێشەلکردنی پرەنسیپی یاسایە لە پێناوی پاراستنی ماف و خۆحەشاردانە لە پشتی یاساوە، چونکە ئەم جۆرە درێژکردنەوانە پێشێلکردنی زەقی مافی دەنگدەرە، هەروەک لە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بە چەند یاسایەک لە خولەکانی ڕابردوو و درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم بە یاسای ژمارە 19 ساڵی 2013 ئەنجام درراوە. ئێمە لە فراکسیۆنی گۆڕان ڕای دەگەێنین ئەم ڕەوشە هەستیارەی ئێستا نەک هەر پاساو نییە بۆ بەردەوامیدان بەم دۆخە نایاسایی و پڕ لە پێشێلکاری مافەکان لە هەرێم، تەواو پێچەوانە کاتی بەخۆداچوونەوە و دوورکەوتنەوە و دەست لە کارکێشانەوەی هەموو ئەوانەی کە دەزانین بەهۆی هەڵپەی دەسەڵات خوازیانەوە کوردستانیان بەم دۆخە گەیاندووە و پێویستە لە هەڵبژاردنێکی بێگەردا بەر سزای گەل بکەون. هەموو ئەوانەی دەنجیان دەدەن، هەموو ئەوانەی دەنگ دەدەن بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان دیسان بەشداری دەکەنەوە لە جوڵەیەکی زیان بەخش بۆ ئەزمونەکەمان و بازدانێکی ترە بەسەر شەرعیەتی دیموکراتیانەی پەرلەمان و مافی دەنگدەرانی کوردستان. هەموو دەزانین لەم کاتە هەڵبژاردنەکان ئەنجام نادرێن، بەڵام پێویستە کۆمەڵانی خەڵک ئاگاداری ئەوە بن پارتی و یەکێتی و هاوکارەکانی ئەمڕۆیانن لەم دانیشتەی پەرلەمان دۆخێکی وەهایان دروست کرد کە نەتوانرێت هەڵبژاردنەکانی تێدا ئەنجام بدرێت. ئەگەر نا بەرنامەی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان هەمان بەرنامەی پێش ڕووداوەکانی کەرکووک و دووز و ناوچەکانی دیکەیە. ئەوەی ئێستا لە پەرلەمان دەگوزارێت ئەو ڕاستیەی سەلماند کە ئێمە وەک فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە 15 نۆ ڕامانگەیاند. ئەم جۆرە کاراکردنەوەیە بۆ چارەسەری کێشە و بژێوی خەڵک نییە و تەنیا هەوڵێکە بۆ ڕەوایەتیدان بە ئەجێندا و بەرژەوەندی حیزبیەکان. ئێمە لە فراکسیۆنی گۆڕان ئیدانەی ئەو کارە نایاساییە دەکەین و بەڵێن بە خەڵکی کوردستان و دەنگدەرانمان دەدەین وەک هەمیشە پارێزەرێکی ڕاستەقینەی ماف و داواکارەکانیان بین. فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان 24 دەی 2017. زۆر سوپاس. نوسخەی عەرەبی وانە دوای دەستان دەکەوێت. زۆر سوپاس.